بەشێکی پەیوەندی بەوە ئیلزامکردنی یان با بڵین داواکردنە لە حکوومەتی عێراقی بۆ ئەوەی تەعویزی کەسوکاری ئەنفالکراوان و کەسوکاری شەهیدان و کەسوکاری جینۆسایدکراوان بکاتەوە بەپێی ئەو ئەرکە دەستوریەی کە دەستور خسوێتێ سەری هە لەناو ڕاپۆرتەیە. بەشێکی تری پەیوەندی بە دابینکردن و ڕەخساندنی خزمەتگوزاری جۆرا و جۆر هەیە بۆ چەمچەماڵ و بۆ شۆڕش و بۆ تەکیە و بۆ کفری و بۆ کەلار و بۆ ڕزگاری. واتە ئەو ڕاپۆرتە ئێمە ناتوانین ئێستا یەکسەر وەکو خۆی کە هەیە بیخەینە دەنگدان و بڵێن وڵا ئەوە خستمانە دەنگدان و کردمان بە بڕیاچکۆم پەرلەمانە. یەکەم ناکرێ خۆی ئیلتیزام لەسەر خۆی دروستکە لە کاتێکا خۆی سەلاحێتی دەرکردنی پرۆژە بڕیاری هەیە. دوو ناکرێ پەرلەمانی هەرێمی کوردستان واجب ئیلتیزام لەسەر حکوومەتی ناوەندی دروستکە بەڵکو ئەنجومەنی نوێنەرانە ئەتوانێت ئیلتیزام لەسەر حکوومەتی ناوەندی دروستکە. سێ ئەوەی پەیوەندی بە خزمەتگوزاریەکانەوە هەیە بەشێکی ڕاستە لە ناو ڕاپۆرتەکەیە هاتووە، بەڵام ئەوەی پەیوەندی بە مۆنۆمنت و نۆژەنکردنەوەی مۆنۆمنت و هەندێک لەو بابەتانەوە هەیە تازە فەرمانی بۆ دەرچووە لە حکوومەتی هەرێمی کوردستان. بەشێکی بۆی دەرنەچووە کە لە هەمووی گرنگترەوە کۆی لەم دانیشتنە بینیمان قسەشمان لەگەڵ ئیدارەکە کردووە مەوزوعی ئاوی چەمچەماڵ و پرۆژەی ئاوی گۆبتەپەیە کە ئەرکی پەرلەمانی کوردستانە لە کاتی هاتنی پرۆژەی بودجەی هەرێمی کوردستان قسەی خۆی لەبارەوە بکە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەمە ئەبێ ئەولەویەت تەحدید بکەین. ئەوەی پەیوەندی بە پرۆژە بڕیار هەیە ئامادەیکەن و لەناو خۆتانە لەسەری ڕێککەون ئێمە هیچ مەناعەتێکمانە لە دەستەی سەرۆکایەتی. ئەوەی پەیوەندی بە عێراق هەیە کە ئێوە بوو بە ڕاستپاردەی پەرلەمانی کوردستان ئێمە لە دەستەی سەرۆکایەتی ڕاوێژکارانی یاسایی پەرلەمانی کوردستان ڕاستپێرین و مخاتەبەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و حکوومەتی عێراقی شەکەین سەبارەت بەم بابەتە و پشتیوانی هەنگاوەکانی حکوومەتەکەین لە داواکردنی قەرەبوو بە گوێرەوە ئەرکەی کە دەستور خستوێتە سەر حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراقی وەکو ئیستیمراریەتێکی دەوڵەتی ڕابردوو یان با بڵێن حکمی ڕابردوو. سەرنجی بەڕێستان بۆ یەک حاڵەت ڕاکێشم ئەگەر بیرتان بێ لە ڕۆژی 16 بڵاو بۆوە زۆر بە فراوانی کە ئەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاریدا حکوومەتی عێراقی ئیلزام کە بەوەی ئیجراعاتەکانی هەڵەبجە تەواوکە. دواتر ئێمە داوای ئەوەمان کرد بۆمان بێت کە بابزانین فعلەن بڕیارێکە چییە لە بڕیارەکە نووسراوە نووسی واتە ڕای دەستپێرین نەک ئیلزامیەکەین لەبەرەوە با ئێمە خۆمان تووشی شتێک نەکەین کە لە ئەسڵا سەلاحێتی ئێمە نییە. ئێمە لیژنەی بەڕێز ڕادەسپێرینەوە بە کۆکردنەوەی هەموو ئەو قسانەی کە ئەندامانی پەرلەمان کردویانە گەڵاڵەیەکمان بۆ ئامادە بکەن بەوەی کامە ئەرکی پەرلەمانی کوردستانە، کامە ئەرکی حکوومەتی ناوەندی و ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە، کامە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە ئەو کاتە ئەو ڕاستپاردانە هەر یەکە و ئەنێرین بۆ لایەنی پەیوەندیداری خۆی و بەم شێوەیەش کۆتایی بە کۆبوونەوەکەیەنین و زۆر سوپاس.